جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ جیاوازتر بەڕێکرا. کۆڵان و شەقامەکانی سلێمانی چۆڵ بوون. هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان دامانەوە. ئەم مامۆستا ئاینیە دەڵێت مانەوە لە ماڵەکانماندا دەمان پارێزێت لە ئەو ڤایرۆسەی بەرۆکی هەموو دنیای گرتووە. هۆشیاری میلەتی کورد کە پابندە بە هەموو فەرمانێکەوە لەلایەنی حکوومەتەوە دەبچێ، هەروکو چۆن میلەتی کوردی مسلمان پابندن بەوە کە لە هەر فەرمانێک لەلایەنی شریعەتی خواوە دەبچێ پێوە پابندن، هەروەها پابندن بە هەموو ئەوامرێکەوە لەلایەنی دەسەڵاتی کوردستانەوە کە دەرئەکرێ و پیان ڕائگەێنێ. ئەوە دیارە کە بازار چۆڵە، کۆڵان چۆڵە، جادە چۆڵە، سیارا چۆ ناکە، خەڵک بە کەمی تاکوتەرا هاتوچۆکە. ئەوە بەڵگەی لەسەر ئەو ڕێنماییە و لەسەر ئەو هۆشیارە و لەسەر ئەو دۆسوێزیە. ئەگەر چی جەژنە، بەڵام هێزانیەکان دوور لە خێزان و ئازیزانیان لە خزمەتی هاوڵاتیاندان. ئەم هێزانە هەر کات گرفتێک بۆ کوردستان و هاوڵاتیانی هات بێتە پێش، ئەوان بەگیانیان بەرگری لە ژیانی خەڵک دەکەن. هەرکات جەژن و بۆنە ئاینی و نیشتیمانیەکان دێتە پێش، مناڵان کەسی یەکەمن کە چێژی تایبەت بە تەمەنی مناڵی خۆیانی لێ دەبینن. بەڵام ئەم جەژنە مناڵان نەیانتوانی بەهۆی قەدەغەی هاتوچۆ و ڤایرۆسی کۆرۆناوە بەخواستە مناڵانەکانی خۆیان بگەن. بۆیە سایە فاتیح لە ڕێگەی مایکی گەلی کوردستانەوە دەڵێت ئێمەی مناڵان دەتوانین جەژنەکەمان لە ماڵەوە لەگەڵ کەس و کارەکانمان بەڕێ بکەین. ئێمەش زۆر حەزەکەین بەوانە جەژنی دەرۆمان نەبێت، جەژنی ژوورۆمان هەبێت لەگەڵ دایک و باوکمانە بەسەری بەرین، چونکە ئەم زەمانە زۆر نییە، ئەم زەمانە کەمە، بۆیە لەگەڵ دایک و باوکمانە لەگەڵ خوشک و برامانە ئێمە بەسەری بەرین ئەم شتە خۆشانە. بۆیە زۆر حەز دەکەم بە مناڵی جیهان بڵێم کە وابن لەگەڵ دایک و باوکیانە، دایک و باوکیان ئازنێن. لە دوای 30 ڕۆژ بە ڕۆژوبوون و بە جێگەیاندنی فەریزاینیەکان مسلمانان دەستنە لای یەک و یەکتر لە ئامێز دەگرن، داوای گردن ئازادی لە یەکتی دەکەن. بەڵام ئەم جەژنە ڤایرۆسی کۆرۆنا هەمووانی بێبەش کرد لە نزیکبوونەوە لە یەکتری و لە ئامێزگرتنی یەکدی. ئەم مامۆستا ئاینیە دەڵێت ئامرازەکانی پەیوەندی زۆرن کە دەتواندرێت هاوکار بێت لە گەیاندنی دەنگ و ڕەنگمان و جەژنە پیرۆزە بکەین و خۆشمان لە دەستی ڤایرۆسی کۆرۆنا بپارێزین. لە ڕاستیە ئەمە هەموو بۆ هەموو کارێکی خۆمانە بێت جێگرەوەیەکمانە بێت. مەرج نییە مەسەر ئێمە هەرچی ڕیتمەکانی ژانمانە مارەسەکردنین بۆ نەخۆشەکانمان هەموو بێ شێواز ئەنجام بین. لەگەڵ پێشکەوتنی ژانە دەتوانین ئیسفادە لە هەموو پێشکەوتنەکان بکەین. ئەو کەرەستان و ئاراستەوی ئەو ئەمڕازانەی کە لەم سەردەمای ئەمڕۆ هەن بۆ پەیوەندیکردن ئامڕازێکی زۆر هەن. ئێستا ئامڕازەکان وای کردووە لەوەی کە لە دنیا لەم سەر بۆ ئەمسەری دنیا دەتوانین لە چەند دقەیەکی زۆر کەم داکتر ببینین وەکەوەی کە دڕبێکەوە دامێشین ڕاستەخۆ قسە بکەین. ئەم ساڵ ڤایرۆسی کۆرۆنا جەژنی نەتەوەی نەورۆز و جەژنی ڕەمەزانی پیرۆزی لە ماڵەکانماندا پێبەڕێ کردین. تەنیا شتێک کە پێویستە بیڵین ئەوەیە خوا کوردستانەکەمان لە هەموو دەرد و بەڵایەک بپارێزێت. ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی ئەم ساڵی جیاوازتر لە ساڵەکانی تر بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی دەستەبەر کرد. بۆیە ئەمڕۆ هاوڵاتیان لە شەقامی سالم و شەقامەکانی ترەوە وەکو ساڵانی تر هاتوچۆیان نەکرد و سەردانی ماڵانیان نەکرد تا داوای گردن ئازادی لە کەس ئازیزەکانیان و هاوڕێیانیان بکەن. ئەگەر کرد بێتیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یاخود پەیوەندیە تەلەفۆنیەکانەوە ئەم جەژنە بەڕێکرا. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.